بەناوی خی گەورە میێرەبان سلااوتان لەبێ بەڕێزان لەم ڤیددیۆیە باسی SplashScreen دەکەم کە بریتە لە سکرینێک پێش سکرینی سەرەکی کاکرێت لۆگۆ یان مافی لە بەرگرتنەوەی پارێزراوەیان ئەو بابەتانە لەخۆ بگرێت کە ئەمڕۆ مامۆستالاڤینیش لە پۆلە شەرحی کرد هەنەجا پێشەوترێت LaunchScreen ئەمە لە iOS ئەو هەیە بەڵام لە ئەندرویدا پێوترێت SplashScreen باش تەمام لە سەرەتای سەرەتەوە دەست پێ یەکەم هەروکو ڕاهاتنێک ئەڵێم void main شتێک ئەمە entry pointەکەیە ئەڵێم run app باشە ئەم run appە من ئەمەیە چی بکەم ئەمەوێت تەبعاً دوو stateful یان stateless کلاسێ دروستکەم دانێکیان سپلاشەکەی دانێکیان سکرینەکەی هۆم سکرینەکەی کە من ئەچمە ناوی ئەڵێم stful ئینتەرەکەم ئەینوسێت ئەڵێم SplashScreen باشە یەمە خوارتر تەبەنەمە داخەم ئەنجامە ئێستا ماڵێ چی ئەڵێ stateful widget چییە ڕاستە من دارت بەکارێنم بەڵام stateful widget چییە ئەمە تەبەن فلاتەرە ئەڵێ ئیمپۆرتی چی بکە ماتریال لەو خۆتان کاتێککە ئەپلیکیشنێک دروستەکەن ئەمانەی هەمووی تایە بەس من لەمێ لەسەر تا دەست پێ بکەم ئەمە SplashScreenەکەمان دروست کرد باش ئەمە دایەخەم ستەیەمە ئێرە عەفوەن ستەیەمە ئێرە لێرە چی دروستەکەم stful ئەڵێم هۆم سکرین باش یەکەم جار تەبعاً من ئەمەوێت ئەم SplashScreenە بکرێتەوە ئینجا چێتە سەر هۆم سکرینەکە لێرە ئەڵێم چی ئەڵێم SplashScreen باش ئێستا ئیرۆرمان نەما و ئەمە مەینەکەشمان تاو لە SplashScreenەکە پێویستمان بەمەیان نییە پێویستمان بەمەی دووەمە ئەمەی دووەم لێرە ئەڵێ چی ئەڵێین پێویستە کاتێک کە ئەم کلاسە ڕەن بوو یان ئەم سکرینە کرایەوە شتێکم بۆ بکات یەکەم شتێکم بۆ بکە ئەمە تەبعاً ئەمە بەشی دیزاینە ئەمە من ئەمە دەستکاری ناکەم یەمە خوارەوە ئەڵێم چی ئەڵێم override وەکوی خوارەوە override شەرح ناکەم چکە ئەمە شتێکی OOPە override ئەڵێم void init states باشە ئەم void init stateە چییە بە کورتیەکەی کاتێک کە ئەم سکرینە ئەکرێتەوە ڕاستەوخۆ ئەم فەنکشنە ڕەنەبێت ئەڵێم super dot init states بزەوت نازانم ئەمە بەمانای چیە مەبەستی لە چییە ئەم دیارە هەر ئەوە لە بەریکەن اینجا ڕاستەوخۆ لێرە ئەڵێم چی ئەڵێم تایمەر باشە تایمەر چی ئەڵێم duration باشە اینجا لێرە کەوانە هەمووی شەرحەکەم کە چیم کردو و چیم نەکردو تاوان تایمەر لە چ لایبرەریە کۆپیویستە بەیانرێت لە دارت کۆلۆن ئەسینک خۆی ئیمپۆرتێکات ئیمپۆرتی دارت کۆلۆن ئەسینک ئەگەر بەشکمەوانی داوامیش ئیمپۆرتی کە ئەگەر ئیمپۆرتشی نەکرد هەرەمە لەبەرکەن ئاسانە باش وتومە تایمەر یانی چی ناوی بەخۆیت یانی کاتێکم بۆ دابنێ چەندێک لە ماوەی چەندێکە دیوریشنەکەی یانی درێژەکەی چەندێک بێ کاتێک کە هەڤەر یەکەم گەرسەرەکە ئەڵێ سێکەند من بە سێکەند ئەمەوێت سێکەندەکەش ئەڵێ چی ئەڵێ ئینتیجەر مەوێت بە ئینتیجەر داخلیکەم ئەڵێم 5 سانیە ئەڵێ چی ئەم تایمەرە مەبەستی لە چییە مەبەستی لەوێ لەم دوای ئەوەی کە 5 سانیەت تەواو کرد ئەم فەنکشنم بۆ جێبەجێ بکە ئەم فەنکشنی ئێرە ئەمە بەدیەکەیەتی من لێرە ئاڵێن چی ئەڵێم پرنت بۆ نمونە باشە خەڵەم سلااو باش ئێستا SplashScreenمان هەیە پێی مەفروزە لە دوای 5 سانیە بنووسێت سلااو ئەمە بە بکەینەوە بەشی ئاوتپوت بکەینەوە view output هەڵە نام دیبەک کۆنسۆڵە ئەنجا لێرەیە ئەتوانین بڵین چی ئەمە دوو ڕێگەیە ئەڵین کۆماند پالێت لێرە ئەڵین Flutter run دقا وابزەب لێرەیە ڕەنێکی تایە غەڵەت نەم بەس من هەر ئەوانەیەکەم یەکسەر ئێمە ئێراڵم دیبەک دیڤایسەکە لێرە هەڵەبژێریت من ئێستا ماک OS هەڵەبژێرم ئێوە ئەتوانن کڕۆم هەڵبژێرن لە لای خۆتانەوە کڕۆم یان ئێدج لە سەر ویندۆز ئەڵێم چی ئەڵێم دیبەک کە کلیکی لێەکەن ئێستا ئەپلیکیشنەکەم بۆ دروستەکە باشە پێویستە لە دوای 5 سانیە بڵێت سلااو ئالێرەیە با بکرێتەوە ئەپلیکیشنەکە یەکەم سکرین چییە سکرینی سپلاشەکەیە
ئەمەت ئەوەت سڵاو باش ئەمە بۆچی ئەوا ڕەشە لە بەرەوەی کۆنتەینەرە ئەمە کۆنتەینەر ئەوە خۆی بێ چی بێ بە سکافۆڵد بێ ئەیکین بە سکافۆڵد باش ئەڵێم چی ئەڵێم ئاپبار ئەپبارێکشی با پێی بدەین بۆی بزانین کە ئەمە سپلاش سکرینەکەیە ئەمە پێشتر خوێندوومانە سپلاش سکرین باش ئێستا دووبارە ڕەن یەکەینەوە جا سەیریکەن ئەم کێشەیەمە دروستە بێ لێرەیە لەبەرەوە سەرەتا نەمویست ڕاستەوخۆ لێرەیە بنووسم ماتریال ئەپ بۆی ئەو کێشەیەمان بۆ دروست ببێ پیشانتان بم سەری ئیرۆرەکەن ئەڵێن نۆ دایرەکشنەلی وجد فاوند باشە تەبەنم دایرەکشنەلیە نازانم بزەوت چییە بەڵام ئەم ئیرۆرە بە کورتێکی بەهۆی ئەوەیە کە تۆ لێرەیە لە ڕەن ئەپەکەیە یەکسەر چووی ستیتفل ویجتێکە بان کردووە بەڵام نەخێرە بێ ماتریال ئاپ بانکی ماتریال ئاپ ئەڵەی هەومەکەی چی بێ سپلاش سکرین ئافوان کۆڵۆن تا سپلاش سکرین تان هەر ئەوانێ ئیرۆرەکە ڕەونە چاکێکات هەوت ئەوە سپلاش سکرینەکە لەسەرەوەیە دوای 5 سانیە پێویستە بڵێ سڵاو ئەوت سڵاو زۆر باشە کەواتە من لێرێ ئەڵێم چی ئەڵێم ناڤیگەیتەر باشە دۆت پوش ریپلیسمنت باش لەم پوش ریپلیسمنتە ئاڵین چی ئەمە چیان پوش ریپلیسمنتە ئەم کۆنتێکستە چییە ئەم کۆنتێکستە لێرەیە بەبەستی لە کارسەرە وەکو کارسەرێک سەیری بکە یعنی وەکو کەرەنت ستیتێ سەیری بکە ئێستا حالیان لەکوێین مەبەستی ئەوەیە حالیان لەکوێیان حالیان تو ئالێرایت باشە کاتێک کە ئەو تایمەرە کاتەکەی تەواو کرد ناڤیگەیتەرەکە چی بکە پوشی بکە بوو ئەوێ بۆ کوێ بۆ لێرەیە ئەڵین چی هۆم سکرین ئەڵایی وە بزانم ئەو هەیە بەس یەک دقە کۆدەکەم لەبەر نەکردووە ماتریال پەیج ڕۆوت وایە لێرە ئەڵین چی ئەڵین ماتریال پەیج ڕۆوت ئەو شێوەیە بیلدەر هۆم سکرین ئەم کۆنتێکستە وەکو وتمان چی وەکو مەبەستی لە چی مەبەستی لەوێ ئێستا لەکوێین ئەم کۆنتێکستە بێنە بینێرە بۆ کوێ بینێرە بۆ هۆم سکرین یعنی بە کورتێکی بە ستیتەکە بچێتە ئێرە باشە ئێستا ئێمەش بە ئەمە جوان بکەین ئەوەی بدانین کە لەکوێیانین سکافۆڵد ئەپبار ئەو هۆم سکرینێکمان بوو بکە یەکسەر بۆی کردین شکر لێرەیاڵین بەدی لێرەیان نییە تەوانە بێت لێرەیە بێت بەدی تاوە ئەڵین سنتەر هۆم سکرین یەکسەر بۆی کردین پیاوانێ زۆر باشە ئێستا هەر هەموو شتێکمان مەزبوطە بە ڕەنیکەین پێویستە لە دوای 5 سانیە بچێتە سەر چی بچێتە سەر هۆم سکرین تا ئیشەکەمان هەر ئەوەندەیە و با ڤیددیۆکە لەوە زیاتر درودێژ نەبێت و ئینشاڵا لە ڤیددیۆکانی تریشە باسی بابەتەکانی ترەکەین لەشناساوێ و خی گەورەم لە یەک سەرکەوتوو کات